ناوێرم ئەلەو ناوڕاستەدا بنشم لەبەرەوە ئەزانم ئەو سەقفەوە هاتوۆتە خوارەوە. پێویستیمان بە هاوکاریتان هەیە، پێویستیمان بە هاوکاری هەموو مسلمانێک هەیە. قەسەمەن بە ئەڵڵا هەتا لە ژیانە مابەم ئەوەی هاوکاریمان ببێ دوعای خێری بۆ دەکەم لەم شوێنەوە. کەواتە براکانی من، کەسەکانی من، ئازیزانی من، قەسەمەن بە ئەڵڵا مهندس هەیە لەم گەڕەکە ڕەنگە ئێستا کە لە عێراقیش دانیشت بێ. 2 ساڵ زیاترە پێم دەڵێ مامۆستا قەسەمەن بە ئەڵڵا بە تۆ دەڵێم، قەسەمەن بە ئەڵڵا دێم لەو مزگەوتە پێنج فەرزەی کە نوێژ دەکەم جوعانان دێم بۆ وێکە ناوێرم ئەلەو ناوڕاستەدا بنشم لەبەرەوە ئەزانم ئەو سەقفەوە هاتوۆتە خوارەوە. ئەم مزگەوتە برا بەڕێزەکانم، ئەم مزگەوتە خەڵکی ئەم پەنجە عالیە کردی. ئەوەی کەوا بنیادنانی نا حاجی ئەمین بوو، بەڵام خەڵکانێکی زۆر لەیلاکە هاوکاری ئەو پیاوە بەڕێزە بوون کە هاوکاری ئەو پیاوە بوونەوە ئەو مزگەوتەیان بنیادناوە. بەڵام براکانی من ئەو سەقفە قەسەمەن بە ئەڵڵا ئەو لەو حەلە بکەمەوە ئێستاکە کەستان ناوێرن لەوێکەدا برشن.